خب وقتتان وخير خلق كردوار امیدوارم لهر کوێ هەن ساق و سەڵامەت ون. ضرورەتە ئەم دیبەیتانە کە لەم ساتە وەختە ئەکرێت یەک هدایەتە جبهەیە جەنگە، دوو تێگەیشتنە لە شەڕ جەدیدێکا کە کورد بەرامبەر بە نامتەعەلقانە هاوردە بە ئەم سەرزەمینە لە شانۆگەریە لە تایف الحەیەر و مەعرەکە گیریە جارێکی تر گەرەکیانە دەرفەتە سەد ساڵەی ڕابردوو تکرارکەنەوە. هەر بۆ خاتری ئەوەی کە بزانن چەندێک لەم سەرزەمینە کارکریاگە و چەندێک ئەم دەرفەتانەی کە خەریکن ئەیبینن بە پێشە چاو خۆتان هەروە ڕووی نەداگە و مەسیر بەرەو ئەگرا هاتگە، من ناچارەن مەجبورم تا پێش لە ئاخێزنامەیە ئەم سەردەمە کە ئاخێزنامەی دەورانە جەنگ و ئومیدە و لەم ڕۆژانە تێتە دەرەوە هاوکاتە لەگەڵ ئەوە کۆنفرانسێکی سەراسەری ئەگیرێ لە ژێرە ناوە زەرورەتە تەشکیلە ئەرتەشە کوردان پێشووتر تەمامە مەتاڵەبک و هدایەتە فەرماندەهیە ئەم جەنگە بە دیبەیت کریا بێت. سەرەتا من ئێشێ ئەوانەی کە شاراون قابل دید نیەن، دەلیلەکەیشی ئەوەسە کە لەم مەملەکەتە ئێمە لەم سەرزەمینە ئێمە لە تەیە 200 ساڵ ڕابردوو ئەوەی کە کریاگە شاردنەوە ونکرد شێوەیە زانستی چ بە شێوەیە نەزانانە لە ڕاستای نابودکردن و غەیبکردن و دوورە پەرێزکردنە کورد بووگە. سەرەتا وا دەست پێ بکەم بە کۆمەڵی حکم دەست پێ بکەم و بکەومە شیکردنەوەی ئەوەی کە چی نەکریا بوو، مەشیایە چی بکریایە و چی کریا. سەرەتا لە کۆمەڵێک گریمانە دەست پێ بکەین. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەنیا جەریانە واقعی حەقیقی و ئینقلابیە کە لە بەرامبەرە ئەم شانۆگەریەی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ دەوڵەتە ئێرانیە هەر لە 10 ساڵە ڕابردووە کە دیبەیتەکان تەعقیب بکەن ئەتانگەینێ بە ئەم لەحزەیە تاریخیە. ئەوڵەن ئەو گریمانە کە ئێمە لە ڕێگەی میدیاکان و ئەحزاب نووسا و بە کوردە خائن و تەمامە پرۆپاگاندای جیهانی لە ژێرە ناوە هەوسارکردن دەوڵەتی یاخی ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیل و باس ئەکرێت گریمانەی غەڵەتێکە. بۆ خاتری ئەوەی کە ئێمەمانانیش ئینسانهای دەورەیە معاسریش بووگین و ئینسانهای قەزا و قەدەری و ئەحیانەن خۆمان هەستە بە زۆر ناکەین و پێمان وایە کە ئیستە دەسە گەردوون کەوتکە سەکار لەسەر تەمەدونە ئێرانیە فریاڕەسی و ئێمە با نەیشێوێنین و با بۆ خۆی بڕواتە بەر و نەوادا قسەیە بکەین ئەمریکا پەشیمان بێتەوە و ئیسرائیل پەشیمان بێتەوە. من لە ڕۆژە ئەوەڵی شەوتم ئەمە نەک ڕۆخاندنە دەوڵەتە ئێران نییە، ئەمە فریاکەوتنە دەوڵەتە ئێرانە.
دەوڵەتی ئێران ئێمە ئەمان ڕۆخاند. ئەمان ڕۆخاند یعنی سەبەبەکەی ئەوەسە کە دەوڵەتی ئێرانی قەیرانە بنەڕەتی ساختاری و ئەستراکچەری هەست کە تێمە سەر ئەمە. یعنی ئێوە 1 ملیۆن جمێن بە ئیاڵاتی متحدەی ئەمریکا بدەن، ئیستا ئەسلحە بگرن دەست لە بەرامبەر ئیاڵاتی متحدەی ئەمریکا و ئیسرائیلە. ئیسرائیل و ئیاڵاتی متحدەی ئەمریکا لەگەڵ جمهوریە ئیسلامیە ئێران ئێشێ لەم قۆناغە تێپەڕن تازە دەستیان تێبردەگە. کەواتە پەشیماناوایی تیان نییە، ڕەتخۆری نییە، حتمەن ئێشێ بیگۆڕن، ئەگەر نەیگۆڕن ئەتەقێتەوە لە دەروون. من نوکتێ ئەوە ئەم حکومە لە پشتە چی تێت و بە کامە خوێندنەوە تێت. سەرەتا ئێشێ بزانین لەناو ئەم سەرزەمینە ئێمە لە دەورانە متەئەخرە معاسرە کە کۆمەڵێک سەریان هەڵدا و ئەحزابە نووسراوە بە کورد بوون، منتەسەبە بە کورد بوون و وتیان خەباتمان کردەگە، تەوەجۆ بکەن بێجگە لە زرمەیە کڵاشینکۆف لە لەحەزاتێکا کە دنیا ئەشێوێت ئەمانە هیچ کامیان بە مەبەستە و دەستگرتنە دەسەڵات کاریان نەکردگە. ئەمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کە بە بنیادنیانی لەلایەنە منە دەسی پێکرد لە لەحزەیە ئەووەڵۆ بە تەنهایی لە مقابڵ دەوڵەتی ئێرانی شەڕی کرد. یعنی شەڕێکە کردی شەڕ ئازادی بوو. یعنی ئێمە لەبەر بێمەتنی لەبەر درۆزنی نەکەوتینە وەسفە خۆکردن، نەکەوتینە تاریفە باڵای نەداشتەیە خۆکردن. مەسەڵەن هەڵگەڕێنەوە بێژین کوردستان خۆشە و چەمەن فراوان خاکی دڵگیرە و من تا ئێستا ئێوە یەک دروشمتان نەدیگە کە لە لاواندنەوە و وەقڕوان و ساقەبوون و بەژن و باڵای بەرز و ئەمانە بێتە لە کاتێکە کە شۆڕش گێرترین بە ئازادترین ئینسانە کوردی کە کوردبوون یەخەی پێگرت بێت کەسایەتی وەکو من بوو. بەڵام تۆ ئەم خەڵکە دیتر یا بەدەم هەڵپەڕکەوە هەڵەپەڕی و باسە خۆیە کرد، یا باسە کلانەی پیچکیە کرد، یا باسە خشتەکە شۆڕە شەرواڵەکەی ئەکرد و ئەمانەی بە ئەرزش و بە بەها و بە ڤەلیو بەحسە کرد. لە ڕاستیە حیشێکی نەیەکرد بێجگە لە گەوجاندنە خۆ و گەوجاندنە دیگەران. لە لەحزەی ئەووەڵۆ مستەقیمەن تەکە دەوڵەتی ئێرانی سیاسەتەکانی استراتیژیەکانی لە بەردەوامکردنە خۆیان دەرگیر بووین. بۆیە تەمام ئەو تاکتیک گەلە، تەمامە ئەو ئیمکانات گەلە کە ئێمەی سەر ئەخست ڕعایەت کریا و دانەدانە بریایە بەرەوە. هەر بۆ خاترە ئێوە تەوەجۆتان کرد کە ئێمە هیچ نقطە زەعفێکمان لە کورد نەهێشتەوە، نەخت دەرونیە کوردە قەومی ئتنیکی دەسە ئێمەی لە تارانە پڕزۆرە کرد تا تانە تەشە ئادرسە ئینحرافی نەتوانێ وزەیە ئێمە لە بین بوات. هەروە کە تەماشاکەن و ئەوێنن ئەو زاعکە خەریکە بەرەو کوێچێ ئەوێنن ئیتر کوردبازی بە شێوەیە قەوم و قەبیلە و زوان و شەرواڵ و هەڵپەڕکە بایخێکی نییە و حیچێکی پێ نادەن لە لەحازە سیاسیوە لەسەر مێزی سیاسیش نەختۆ ناوێتەوە. بۆ تێگەیشتن لەمانە ئێشێ من مەسیرێک بێم تا حاڵیمان بوێت ئێمە چی ئەزانین و چی نازانین. بە مثالێک ئەگەر دەست پێ بکەم تەمامە ئێوە تەکە شتێک بەناو ئەسلحە ئاشنان. ئەسلحە ئەبزارێکە کە سایزە مشەخەسێکی هەست، لولەیەکی هەست کە بە دانانە مهماتێک فیشەکێک لە ناویا تۆ ئامانجێک ئەپێکی. تەمام ئەهەمیەتە ئەسلحە وا لە پێکانە ئامانجا. تەمام ئەهەمیەتە ئەسلحە نێ لە ئەوەی کە تەقە ئەکا. تەقەکردن قدرەتە ئەسلحە نییە. هدایەتکردنت تەقە بۆ کانونێکی بچووک لەم دنیای گەورە ئەهەمیەتە ئەسلحە دەرەخە. بۆیە ئەو وەختە کوالەتی ئەسلحەکە، بوردە ئەسلحەکە
جێبەجێکردن مەبەستە تۆ تیا ممکن ئەوێ بۆیە هەر ئەسڵحەیەک بۆ خاتریەوەی ئەو ئامانجە بپێکێت بیر لە تەکمیلکردنەوەی ئەکەن خانی تیادانین تا مەرمیە فیشەک تیا بسوڕێت و بردەفرەتری بێ هاوکاتە لەگەڵ ئەمە ئەشێ قەرەوڵێکی دروستی بوێ بە دانشێک کە تۆ هەسێت ئەو دنیای پان و بەرینە خڕۆ بکەیتۆ لە کونێکی بچووک و مەبەستەکە دروست تەشخیص داوێ بیخێتە سەر مەبەستەکە بە زانیاریەک لە محیط لە با لە دووری و نزیکی لە کورت و سەرکردن هەسێت بە ئیشارەی ماشەیەک مەبەستە خۆت بپێکی و توانە تەخریبە یەک مەرمی بتوانێت ئەوەی کە تۆ گەرەکتە بۆ جێبەجێ بکە لەم دنیای پان و بەرینە گەورە لە چتێک بەناوە مبارەزە لە چتێک بەناوە بەدەستهاوردنت دەسەڵات تۆ ئیشێ دەقیقەن بزانیت ئامانجەکەت چییە تا دەقیقەن بزانی قەرەوڵەکەت بخەیتە سەر چی لە چی بدەی ئەگەر تۆ ئامانجەکەت نەناسی قەرەوڵەکەت دروستدانەنی وەسەد تەقەت لە تاریکیا کردبێ ئەگەر تۆ لە ئەسڵەحە فقط تەقە فێر بووی سرفە تەقاندنە فیشەک لەزەتە تەواوت پێ ئەدات و تۆ لە کاربردە ئەسڵەحە هەر ئەمە تێهەیەی دەرنەتیجە ئەوەی کە دیگەران بە ئەسڵەحە بەدەستی تێرن تۆ هیچ وەخت بە ئەسڵەحە بەدەستی نایری تۆ فقط شایزە و قەبی تۆ فقط هەڵەخەیتەوە دەوڵەتی ئێرانی ئیشی بنواری پێیە تا بزانی نقاط قووەتی وا لەکوێ نقاط زعفی وا لەکوێ تا تۆ بزانی چی مەبەستتە چی مەبەستە نییە نقطەی قووەتە دەوڵەتە ئێرانی لە سەرزەمینی ئێمە وا لە ئەو جێگەک دەوڵەتە ئێرانی ناوی وا لە سازمانە ملەلە متحیدە دەوڵەتە ئێرانی 150 ساڵە کۆرپۆرێشنە ناسراوە کردیتی بۆ جەمەکەن لە بەشە شەرقشناسیە دانشگاکانە دنیا مەتاڵەبی بۆ دروست ئەکەن ئارشیڤی بۆ دروست ئەکەن و بە عنوانە حەقیقەتێکی مێژوویی درێژداوێنە تاریخی لە دنیای ئەمڕۆ ئەینوێنن ئەمە خاوەنداریەتیە ئەم قەڵەمڕەوە کە پێئێژن ئێران بۆیان مسۆگەر ئەکا وا لە مشتیانە بێخیاڵن لی لەمە بێخیاڵن ئەمە نقطەی قووەتیانە کەواتە هەر تەڕاتێنێ بکەن مطمئنن کە ئەم قەڵەمڕەوە جوغرافیاییە کە لە ناو سازمانە ملەلە متحیدە عوزڤێکە ئەپارێزرێت ئەمە نقطەی قووەتیانە نقطەی زعفیانە ئستراکچەرە دەوڵەتە ئێرانی ساختارە دەوڵەتە ئێرانی بۆ بەردەوامبوون قەیرانە بنەڕەتی هەست لە بەردەوامبوونا تووشە مشکڵ ئەوێت ئەمە نقطە زعفەکەیسی و ئەمما کورد چی بوو کورد زعفە گەورەی بوو زعفە گەورەی کورد ئەمە بوو یەک لە بەرامبەرە ئەم قووەت و زعفە شتێکی بەناو تەشخیص نەبوو و ئەسڵحەی ڕوبەڕووبوونەوەیشی دوای تەشخیص نەبوو بزانە ئێمە قسەی کولی فراکەین مەسەڵەن تۆ سەرە سەگ ئەدەی لە ژێرە ناو نخبە ئێژێ ئەشی شۆڕش لە دەرونی ئینسانەوە بکەی شتێکی کولی ئێژێ بعد ئێژی ئۆکێ کاکەیان شۆڕش لە دەرون ئینسان بکەی یعنی دەقیقەن چی بکەی مەنغەڵی خەڵوز لە ناو معدەی ئینسانە هەڵگیرسێنی باوەشێنی بکەی سەروقنی بکەی ئینسانەکە یا ئێژێ مەسەڵەن ئێشێ شۆڕشی ئەقلی بکەین دەقیقەن شۆڕشە ئەقلی چۆن ئەکرێ ئێشێ کەلوپەلی بۆ بوەسین و بڕۆین بۆ سەیران کەوشە مناسبە کێوسان نەوەردی بۆ بسێنین ئێشی چی بکەین وەختی تێسە سەرە ئەمانە ئەوێنی کەسێ داڕشتنی نییە فقط وەسفەکە چۆن لە کوردبازیە وەسفیەکە باڵا من بەرزە و ئێمە جەنگاوەرین و درۆزین و پڵەنگە سەر شاخ و هەردوین و پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵاین و حەچیش نیەن ئەم کولی گویانە حەچێکی لێ نایەتە دەرەوە ئللا ئەوەی کە تو تەشخیص بێت و چیت نییە تۆ
بیانووی ئەوەی کە تۆ فەرقەکەی لەگەڵ ئەوە و تۆ تەمامیەتە سەروەدی خۆتگەرەکە چییە؟ بەس تۆ ئالەگرا ئەفامی کە تۆ ئەسڵحەیەکت گەرەکە کە ئەم ئەسڵحەیە تۆ تەزاد دروست کات و ئەم تەزادە تەزادە واقعیەک بێت و ئەم تەزادە لۆژیکیەن منطقیەن عرفەن ئەخلاقیەن لە نایە دنیا و ئەفکارە عمومیە دنیا پەسەند بێ. ئەمما قووەتێکی تری دەوڵەتە ئێرانی هەست زۆر شاراوە خەیلێ بەدیهی و عادی ئەنوێنێت و ئەمە گشت کەسی قبوڵی کردە. ئەویش چییە؟ ئەویش ناوبردنە لە شتێ بە ناوت تەمەدون ئێرانی، ژیارە ئێرانی، حەزارەتە ئێرانی. ئالەگرا ئەو مۆرکێکی تری هەست کە تۆ نیسەتە. کەواتە تۆ تەمەدون عەرەبی ئیسلامیت هەست، تەمەدون یەهودی مەسیحیت هەست، تەمەدون ڕۆمی یۆنانیت هەست و ئێرانی ئیدعا ئەکا کە تەمەدون ئێرانی هەست. ئەمە تۆ بە عنوانە کورد تەمەدونە نییە. هەر کەسێک کە بێتە وادی مبارزەیشی بیر کاتۆ من چۆن تەمەدونم نییە، چۆن حەزارەتە کوردیم نییە، نێسم. اتفاقی کە بۆ دەکەوێ ئەمەسە کە تۆ وەختی تەمەدون ئێرانیت هەست حاشیە پراوێزە تەمەدون ئێرانیت، یعنی نەیتە مەتنا، نەیتە مەتنە تەمەدونە، پراوێزە تەمەدون ئێرانیت. خۆت خاوەن تەمەدون نیت، خۆت خاوەن شەهرستانیەت نیت، خۆت خاوەن تعریفکردنەوەی دنیا نیت. ئەمە دەستە تۆ بێ زۆرەکە، تۆ حیچەکێکە نییە، حیچ. تۆ لە بهترین حاڵەتە یا بەشێکی لە حاشیە تەمەدون ئیسلامی یا بەشێکی لە حاشیە تەمەدون ئێرانی. ئەمە کێ کردی؟ ئەمە تەواوە ئەوانەی لەژێرە ناوە ڕووناکبیر و شۆڕشگێر ئاوەنگاردە کورد کردیان تەنانەت لە ئینکارکردنیە باس تەولیدە تەمەدون ئیسلامی ئێرانیان کرد. یعنی حملەیان کردە ئیسلام، ئێرانیان تەولید کرد، بەرهەمهێنا. حملەیان کردە ئێران، ئیسلامیان بەرهەمهێنا. لەم وەسەتە کورچی نەما، تەمەدونی نەما، کورچی نەما، تەمەدونی نەما. ئیستا کورد کە بڕواتە تاران هیچ ئیدعایەکی نییە، حتا ئەم کوردە قەومیەتنیکیە، بێژێ زوانێژە زوانە پێدەین، بێژێ هەڵپەڕکێژە پێدەدەین. ئەگەڕێتەوە سەرت دەسەڵاتە گشتی کە بێتە سەر دەسەڵاتە گشتی ژن کاکەی جان ئەگرا وڵاتێکی یەک پارچەیە. ئەشی بۆچی ئەم دەسەڵاتە بەشکەین وەختی تو مافە لە قانوونە ڕەعایەت بووێت؟ تۆ ئەمەلەن ناتوانی ئیسرارکەی لەسەر کوردە قەومی ئیتنیکی بوونت بەهۆی کوردە قەومی ئیتنیکی بوونت ئەحیانەن ئشێ تایبەتمەندیە بە تۆ بدرێت لە ژێرە ناوە حقوق ئەقەلیەت پێت نادەن. دەلیلەکەیشیت نییە، ڕیزنە تاریخیەکەیت نییە. بۆ چون تۆ حاشیەیە تەمەدونە ئێرانی و ئیسلامیت. پس تۆ ئالەگرا شتێکت دۆزیەوە، تۆ شتێکیان لێ شاردگی، تۆ شتێک مەوجود نییە، ئەویش بەناوت تەمەدونە کوردیە. کە تۆ ئیستا بێژی ناڕگیان بێسە نە ئەم ئەگرام مەملەکەتێک نییە کە من مشکڵە زوانم بوێت. ئێمە کێشەی ساختاریمان هەستەکە یەکتریە، ئێمە دوو تەمەدونە جیاوازین. جەهانی کە تۆ ئەیوێنی دەکە جەهانی کە من ئەیوێنم فەرقەکە و تەزادیان دەکە یەکتریە هەست و ئەم تەزادە شەڕی دەیەوێتەوە. تۆ گەرەکتە تەمەدونە من لەبین بووی، نە زوانە من لەبین بووی، نە شەرواڵە من لەبین بووی. تۆ گەرەکتە تەمەدونە من لەبین بووی، حەزارەتی شارستانیەتی لەبین بووی. جینۆساید مەرگ سپی ئەمەسە، قەتڵ عام ئەمەسە. تۆ نەتوانیگە ئەمە بکەی بە ڕۆژەف و بیوەیتە ناوە ئەفکار عمومیە جیهانی، چون تۆ نەتوانیگە بیرت لێ نەکردەوە. تۆ احتیاجت بە تەمەدون هەست و تۆ تەمەدونی واقعن.
تۆ لەکوێ ئەمە ئەفەهمی کە دیگەران کاریان نەکردەوە تۆ کارت کردگە؟ تۆ لەکوێ جواوە ئەمانە ئەدەی تۆ بزانن ئێوە تا دڵتان گەرەکوێ لەم سەرزەمینە ئێمە کەس هەست خۆی بە عنوانە نوخبە و ئوستاد دانشگا و تریبوون بەدەست و خاوەن مەعرفەی کوردی معرفیەکە ئەوەیشی نەیکردگە معرفەس ئەوەیشی نێسی کوردی بوونە. منزورم لەم قسە چییە؟ بزانە ئێوە تەیە ساڵانە ڕابردوو بارها چ لە ئێران چ لە تورکیە چ لە عێراق لە ژیرە ناوە ڕێنۆسانس کە تەرجمە ئەوێتەوە بە فارسی بە بازایش، تەرجمە ئەوێتەوە بە فەرگەشت، یا بە کوردی ئەوێتەوە ژیانەوە، یا بە ئیسلامیەکەی ئەحیا، هەمان ڕێنەسانس. تۆ ئەوێنی کۆمەڵێک کۆ ئەبنەوە دەوری یەکتری ئێمە گەرەکمانە ڕێنەسانسکەین لە کاتێکە کابرا کرۆکە ئەسڵیە ئەنچێ کە لە ئوروپا پێ ئێژن ڕێنەسانس ناناسێت. کرۆکە ئەسڵیە ئەنچێ کە پێ ئێژن ڕێنەسانس لە ئوروپا یەک فۆرموڵە: دووبارە خیاڵکردنەوەی یۆنان. تاکی دەکەم دووبارە خیاڵکردنەوەی یۆنان. دووبارە خیاڵکردنەوەی یۆنان یعنی چی؟ یعنی یەک یۆنانێ بووگە ئیستە نەماگە. ئێمە لە سەردەمێکا کە مەوجودین، لە جێگەیەکا کە قەرارمان گرتگە، ئەوەی ئەی خوڵقێنین یۆنان نییە، تەسەوورە یۆنانەکەین. ئەوەی ئەی خوڵقێنین یۆنان نییە، تەسەوورە یۆنانەکەین، تەخەیولی ئەەکەین. تەخەیول کە بکەین چه اتفاقێک ئەکەوێ؟ جەهان ئەکەوێتە حەرەکەت. جەهان کە بکەوێتە حەرەکەت، نیروی حەرەکەتی ئیجاد بێ لە جەهانە، چه اتفاقێک ئەکەوێ؟ جم و جۆڵ دەست پێەکە. جم و جۆڵ کە دەست پێ بکە، ئێستا تۆ فۆرموڵە جۆڵا و جۆر تێری تا ئەم جەهانە بگۆڕی. سوالە گەورە ئەمەسە. بۆ تەمام ئەمانەی واتەی ئەم ساڵانە خەریکە فقط شانۆگەریە پوڵ و فەساد و دووکەڵ و خیانەت بوون و لە جنازەیە بەشەر لەشە ئینسانە کوردە قەومێتنیکیا بەرجەستەیان ئەکردۆ، تەوانە دووبارە خیاڵکردنەوەی ژیانە کوردانیان بوو بە شاعر، بە نووسەر، بە ئەدیب، بە سیاسەتمەدار، بە ئەستراتیژیست، بە مەردم شناس، بە فیلسوف هەیان بوو. تۆ ئێستا ئەفەهمی وەختێ من هەژارم و کریانی تێرم، هێمنم و کریانی تێرم، شێرکۆ بێکەس تێرم، ئەمسالە بەختیار عەلی و ئەمانەی کە ئێوە ئەیوێنن و ئێژم ئەمانە مشتی ڕەماڵ دروزنن. تۆ ئەو وەختە ئێشێ شێکسپیر بناسی. نەقشە شێکسپیر لە داڕشتنەوەی زمانە ئیمپراتوریایی ئینگلیسی بزانیت. تۆ ئەو وەختە ئێشێ بزانی ئەحیانەن کۆمێدیە ئیلاهیە دانتە چی دەکا. دەورانی کە پێ ئێژی سەردەمە ڕێنۆسانس لە ئوروپا چۆن ڕەنگ ئەداتۆ لە شعرا، لە داڕشتنەوەی دووبارەی ئیلاهیاتە مەسیحیە، لە چۆنیەتی گزارشکردن، لە نەقاشی، لە مجەسەمە سازی، لە میکل ئەنجلۆ تا داوینچی و تا ڕافائیلا. تۆ ئێشێ تابلۆی شێوە ئاخرە مەسیح دابنی، کارە میکلانج، کارە داوینچی و تەماشایکەی. بزانی ئەم تابلۆ تەکە دەورانە دارک ئەیجە ئوروپا چ فەرقێکی هەیە. ئەم تابلۆ بۆ وەکو تابلۆکانە ترە کلیسا حاڵەی مقدەسی بەسەر 13 نەفەرە دانیشتگە لەسەر شێوە ئاخران نییە. بۆ تەلاش ئەکرێ قیافەی مەسیح وەکو ئینسان نیشان بدرێ، نەخۆدا. بۆ تەلاش ئەکرێ قیافەی حەواریون نە بە عنوانە خوداوەندان ئەولیاء خوددا نیشان بدرێ، بەڵکو بە عنوانە ئینسان نیشان بدرێ. ئەمە دووبارە خیاڵکردنەوەس، سەر لە نوێ داڕشتنەوەس لە خیاڵت جدیدە. ئالەک ڕاستە کە
جێگەی شعر بەرجەستە ئەوێتۆ ئالەگراسەکە بەر لە ئەوەی کە بزانیت ئەمانەی کە تحت ناوە عیلم بە تۆی ئەفرۆشن ئیلهام وەرئەگرن لە تەخەیولە شاعرانە. ئیلیاد و ئۆدیسەی هۆمەر سەبەب گەشانەوەی فەرهەنگە ئاتنە. کۆمەدی ئیلاهی دانتە سەبەبە انقلاب کۆپەرنیکی فەلسەفیە کانتە. کانت تەسویری هەست، ئیماژی هەست لە داڕشتنەوەی تازەیە خیاڵکردنە دانتا و کانتێت ئەمە وازح کاتۆ لەبەرەوەی زوان دانتە پیچیدەست سیستەمێکی کە و ئیلاهیاتی لێ دەرخا دەستگاهە منطقی لێ دروستکە لەسەر کامە هەوین لەسەر جیهانە تەسەور کریاگە دانتە. ئیلاهیاتە تەسەور کریاگە دانتە معنیە کە لە مەرگە مەسیح بە عنوانە کوڕخوا یا بە عنوانە خودەخوا لە گفتوگۆیە نێوانە ویرژیل و دانتا ئەتفاقەکەفێ. کەواتە تۆ ئەم سەیرە کە تەماشا ئەکەی ئەفەهمی لەم سەرزەمینی تۆ ئەمانەی کە تحتە ناوە نوخبە خەریکن قسە ئەکەن نە ئەزانن چی کارێ کریاگە، نە ئەزانن ڕەبتە ئەمانە بە یەکتری بدەن، نە شێوەی کارەکە ئەزانن. ئەژێ ئەم شەو چەنی تۆ من بیخیاڵم، شەماڵیش ئەژنیش هەناسەی کاڵم، سنتور سینەم وەزاویەڵەی بەرز، مەژەنۆ نەواوی دوورید وەسەد تەرز. خۆ چون تۆ لەم مەملەکەتە نە شاعرت هەست، نە ئینسانە فەهمیدەت هەست، نە ئینسانە قەستمەندت هەست، نە ئینسانێکت هەست کولتورە خۆی بناسێ وەڕی ئیمەجینەیشن بکات، تا هەم زوانت بگەشێتۆ تا هەم حەی بوویتۆ دەقیقەن لەم شعرە فولکلۆرە تێناگا. پیاگەیە سەردەمانی یە ژنێکی خۆشکەرەکوگە، یە خاترەیەک لێ ژنی گوا لە زەهنیە. ئێستا لە منتەقەی هەورامان دانیشکە زاهرەن سیگارێکی شواوە دەسۆ ئێوارەیەکە ناگەهانێژێ ئەمشەو چەنی تۆ ئەمشەو لەگەڵ توە تۆ کامە تۆ یەکی حافزەیەکت هەست، یە گوزەشتەیەکی دوور و نزیکی ڕابردوویەکی دوور و نزیکی تۆ بووی بە هەوێنێکی من بیخیاڵم، خیاڵێکم لێ پەیدا بوو. ئەم خیاڵەکە پیا ئەوێت ئەو واقعیەتە ئەو زەمانە نییە، پەدیدەی جەدیدێکە، پەدیدەی جەدیدێکە، مەسئلەی جەدیدێکە، ئەمما سەبەبەکەی ئەو ئیماژە کۆنەسە. چی دروستەکە؟ تەزاهورات دەروون دروستەکە. ئەم شەو چەنی تۆ من بیخیاڵم، شەماڵیش ئەژنیش هەناسەی کاڵم. کەواتە ئۆرگانەکانە بەدەن شروع ئەکا بە تەزاهورات، هەناسە سوار ئەوێ، خڕەی هەناسە تێ، شەماڵ دەنگە هەناسە دەشنەفێ. تۆ لە جێگەی خۆتا دانیشتوی، خیاڵ کە لە تۆ پیا بوو حرەکەت لە تۆ دروستەوێ، حرەکەت لە ئۆرگانەکانە بەدەنە جموجۆڵ دروستەکە. سنتور سینەم وەزاویەڵەی بەرز، مەژەنۆ نەواوی دوورید وەسەد تەرز. کەواتە سنتور سینە نەواوی دووری وەسەد تەرز ئەوە شوێنێت، بەڵام ئەمە پەدیدەی جەدیدێکە، ئەمە هەمان عشق کۆن نییە، ئەوەی لەگرا لە خیاڵا مەوجودە هەمان ئینسان نییە، داستانە جەدیدێکە، حاڵەتە جەدیدێ ئەخولقێنێت، سەمەرەیەک ئەدات و ڕێکەوتنێ لە تۆ دروست ئەکات. ئەم اتفاقە لە وڵاتە ئێمە نەکەوت حتا ئێمە هاتین، حتا ئێمە هاتین. ئێمە جەهانە کوردیمان سەر لە نوێ ڕی ئیمەجینەیشن کرد. بۆیە تەی ساڵانە ڕابردوو من تەمام ئەوەی کە تەمەدون کوردان دەرخات و پێناسەکانی بکات دەرم هاورد.
جیاوازی تمدن کردان تک تمدن ادیان ابراهیمی انقیاد گرد دست نظام سلطه مشخص بو دوگانه تمدن آزاد مخیر کردان لمقابلة تمدن منقاد جهان غربه ویسیا. اما نکته بسیار مهمه که اما او اصلاحیه اولیسه ام چک نوویسه که کرد گرکی بو و ایمه دروس من کرد تا اوان مشغول بون به حزب بازی و به سناریوگان خویان ایمه حاوکات که شریان من اکرد و روداوکان من هدایت اکرد چککش من دروس کرد چک ایمه چک اصلی و چک اوان چک دروز نانس ولمقاولة إما ناتواني هيج مقاومتي بك. وأما مثالك بم لمسائلك كأجر نيزاني تو ادعاءك صالحة خباتك الجولي دروكي تو خباتنك تو كاولي تو شغلك بوجا مشغوليتك بوجا وأما مشغوليته كاتا توي بركرجا سوجيانا توي تأمين كردجا نيازا كان توي تأمين كردجا تو هرشيك كردجا خباتت نكردجا بموسر مثال عينيك امرؤي ولا قال يا دسوي خن وهو مثال عينيك يا ايوه لجيرنا وتشب الجهاني تشب لكردا كوملي بديده اوينن بتهيبتي لبشر هناك بيدي كرديا او الشيء تقليديا بحسب الريتشت كردنا مثلا ما في الجنان ما في حاورة قزبازان اواني وابككا هاوردموني وباسيكنا ما في ايكولوجي باراستن جينجا باريزي اما زور انسانين اما تقول لك شوي افامي درو اكن وقتی کسانێک تێن هەر ئەمانە تکرار ئەکەنەوە و تۆ ئەزانی دقیقەنە من نازانێ قسانە بۆ ئەکا و ئەسڵیش نازانێ من نازانێ مبارزە چییە و هەدەف لە مبارزە چییە و ئەمە بە عنوانە خەبات ئەفرۆشیتەوە تۆ ئیشی بڕۆی کرۆکە ئەمە و بنە ئەمە دەربێریت ئەم ئاغام قسە لەکوێ فێروگە چەپە جەهانی ئەمەی لەکوێ دەرهاوردگە چەپە جەهانی کە نەیتوانی تەزاد تەبەقاتی دروستکە كلاس استراجل دروسكا وثابتي بكا ماترياليزم تاريخي كبش إلهياتي ماركسيزم ولا هيجلجيرياغا خويندنوي دروستا ومسيرة دروست أواتا برو هاتن لناچاريا چون چسبيان بشيك لميك من بحثيكم بس أنا ماركس لما قوليه نابود کردن ژیان ئینسان و میزرەبڵ کردن ژیانە ئینسانە ئەگاتە سەر پەدیدەی بەناوە ئێلینەیشن لە خۆبێگانەیی ئەم خۆبێگانەییە مارکس بەحسیەکە چوار چەمکە ئەگرێتەوە یەک خۆبێگانەیی لە بەرهەمە کار خۆبێگانەیی لە خۆبێگانەیی لە ژینگە خۆبێگانەیی لە ئینسانیەت هیومانیتی ضرر سرمایه‌داری چیه؟ ضرر سرمایه‌داری امسه که انسان لخوی بیگانه وی چون انسانی که بخو بخصلت و بفطرت حزی لآفراندنه حزی لخوراک دروست کردنه کرست دروست کردنه نقاشی کردنه حزی لمانسه ناگهان ایوان ناو سیستم کار برهم هینار گشتی و تبدیلی اکن بأبزار بچوکیک كل حلقية توليدا بجي اوي محصولة تمام بوينيت بشيكي بشوك لمحصولة كل خدت توليدا أروات برو أقريت أستو أم إنسانة هست خلاقيتي هست إنسان بوني لدس أدا لبروي كاري وسي بيتش سفتكاتو آفراندني تيادية إنسان لخوي بيغانا أويت بو لخوي بيغانا أويت امشي وي برهمينانا انسانك كأوام مشغولي اكا بكاريك اشي افراندني تيابكا مشغولي اكاد بكاريك فقط اورجانيكي بدر دخوات او دخامكي بدر دخوا بيتش سفتكاتو
ئەیوات نەشتیە گاز بفامێ بەس لوتی بەکارەخوا لەم ئینسانە بەم گەورەیە فقط لوتی بەکارەخوا مەعاشە لوتی ئەدەن مەعاشە چاوی ئەدەن دائەنیشێت دووربینەکانە سەدحە شار تەماشاکە بزانێ کێ خلافەکە ئەم ئینسانە بە تەمامەم شخصیەتێکە لەگرا دانیشتگە فقط چاوی بەکارتێ ناوێ بخەفێ ئەم ئینسانە لە خۆیشی بێگانەوێ تابەر لەوەی کە نظامە سەرمایەداری بێت ئەم ئینسانە لەگەڵ تەبیعەتا بەرامبەر بە تەبیعەت مەسئولیەتی هەڵەگرت سپاسە تەبیعەتیە کرد وەکو قەیمەکانە ئێمە بارانیان بە نێعمەتەزانی و خواشکریانە کرد بۆم دارستان و جەنگەڵە و دار و درەختیانە پاراستە بەرەوەی ژیانیان وابەستە بوو بە تەبیعەت و تەخریبیان نەکرد بەڵام دۆرانە سەرمایەداری کە کاری تەولید ئەنبووە بۆ خاتری ئەوەی زیاتر تەولیدە سروەتکە زیاتر تەبیعەت تەخریبەکە بۆیە تۆ ئەمێنی ئەمڕۆ لە سەرزەمینە ئێمە خەڵکی دار و دەون ئەوەڕێت و باخ ئەوەڕێت و چێو بفرۆشێ مەسەلەن اتفاقێکە ئەکەوێت تەخریبە تەبیعەت دروست ئەوێت تەخریبە تەبیعەت دروست ئەوێت ژینگەی ئینسان ئەشێوێنێت و ئەمما اتفاق چوارم ئینسان لە خویە ئینسانی دوورەکرێتەوە یعنی ئینسان بۆ خاتری ئەوەی کە لە ناوە مەجموعەی بەشەریا زندگی بکات خۆ ئەنوێنێت و هەستە بە مەسئولیەت ئەکات تا ڕسپێکتە دیگەران و احترامە دیگەران بەرامبەر بەخۆی بێنێت تا نیشان بدات ئینسانێکی بە کەڵکە بۆ کۆمەڵگاکەی خۆی بۆیە کارە خۆبەخشانەکە بۆیە مەسەڵەن تۆی زەمانێک لە ماڵێکا دانیشتگی ڕانێ بەرخە سندگە هەرچی ئەەکەی بە تەنهایی پێت ناخورێ ڕانەکە پەسا ئەەکەیت و ئاگری خۆش ئەەکەیت و دۆیە خاص دروست ئەەکەیت و تەلەفۆن ئەەکەی بۆ سێ چوار نەفەر دۆس و ڕەفیق و ئاشنا ئژی ئەم لەحزە بێ ئێوە خۆش نییە بێن بابەیەک و لە دەوری یەکتری دانیشین تۆ لەگرا چیت گەرەکە احترامە دیگەرانت گەرەکە ئەهەمیەتە خۆتت لە ناو جامعەی ئینسانیا گەرەکە و ئەوانەی کە ئیناسی و ئەمانە لە دەور تۆ کۆبنەوە بەڵام سەردەمە سەرمایەداری کارێکی پێکات کە تۆ بیر لەوە ئەەکەی تۆ من ئەم ڕانە بەرخەم سندگە ئەتوانم بە شێوەیە ئەنلاین لە ناوە ئوبرا خۆراکە ماڵ بفرۆشم پۆلی پێ دەربێرم لەزا تۆ پۆرسێک کەواو ئەفرۆشی و 50,000 دینار و 1 ملیۆن تومەن بەجێ ئەوەی کە بیدەی بە خەڵکی ئیستا لە ئەرزشە کەڵکوەرگرتن ئەبێ بە ئەرزشە ئاڵۆگۆڕکردن ئینسان لە خۆی ئینسانیەکە بێ کێشەکە وا لەکوێ کێشەکە معنەویەتە ئینسانیە دوو جەهانە من وەختی بەحسە ڕەفائیلم کرد لە تابلۆی ڕەفائیلە تۆ ئەفلاتون و ئەرەستو لە لای یەکتریا ئەوێنی ئەفلاتون کلکی بەرەو ئاسمانگە ئەرەستو دەستی ڕوو بە زەمینە ئەفلاتون جەهانە ئیدەهای هەز ئەو جەهانە مادیە ماتریالیستی هەز ئەفلاتون جلەکەی بەری ڕەنگە چەرمگ و زەردە تعبیرە لە ئاگر و لەباس ڕەنگە جلەکانە ئەرەستو قاوەیی و بۆر و شینە ئاوە و خاکە ڕەفای لەم دوانەی نیاگەسە لای کناری یەکتری یعنی هەم مادیات و هەم معنەویاتی گەرەکە هەم جەهانە ئەبستراکتی گەرەکە هەم جەهانە کۆنکریتی گەرەکە و ئەم فەرهەنگە بەشەریە وا هات کە سەبەرەوە ئەمما مشکڵە کۆمونیزم وا لەکوێ مشکڵە کۆمونیزم وا لە ئەوەی کە کۆمونیزم وەسە سەرمایەداری وەسە کۆمونیزم یعنی چۆن یعنی ئەم نەخدەی کە لە سەرمایەداریەکەن دەقیقەن سەرمایەداری کۆمونیزمە باس تەولیدکەرە و کۆمونیزم سەرمایەداری تەولید دەکاتەوە دووبارە بزان بنوارڕە چین زاهرەن کۆمونیستە وەلی چوار نەعل ئەتازێ بێت و شکڵ ئەمریکا بێت و شکڵ ئەمریکاها ئەمریکا گەرەکی بێت و شکڵ چین بۆیە ئەمساڵە ترامپتێن ئێژن سوسیالیزم خەریکە ئەمریکا ئەخوا دموکراتەکان سۆسیالیستن داستانەکە چییە داستانەکە ئالەگرا دەست پێکات کە ئەمانە تێن ئەنچێ کە پەدیدەیەکە بە ناوە خوا لای ئەوەن و ئێژن شێوەی گۆڕانکاری
لإلهيات ماترياليستية ديالكتيكية تاريخية أساس قرانكاري آبورية سرمایه داری شلويجي آبورية لكاتيكا أساس قرانكاري لناو جامعي بشرية خداس ودينه نأبولي بويا ماركس كخوي بروفيسيكا جهاني كتر مجدئدات و پیغمبرانه سمكاره مسيح پیغمبرایتکی چه بو؟ مجدی حاتن ملکوت بزوی خواوندی کرد لسر زویه مارکس یکاد مجدی حاتن جامعه بچینی ادات مارکس ام وعده خویه لیوتوپیای کمونیزمیه بخدای بناو میجو تاریخ حقيقي واقعي تحقق پذير معرفيك لذا لقرا خداي خارج لزمان ومكان تبديل اوي بميجو لماترياليزم تاريخي ماركسا والروند آخر الزمانية وآخرين دوران التاريخ أبي بكومونيزم فيوداليزم تز سرماي داري أنتي تز كومونيزم سنتز اجي مجيلات اجي حلبو بابا يا كومونيست كنا كومونيزم فهميجا نا ماركس فهميجا نا إرادة سرنكوتن والتحقق بيدان نفهميجا تيد رواتشي ادوزيتو بشه لخو بيغانبون وأمانة كابدلوشم او تبيعت خليك الخراوكنو قرحو رقزا كان قالكيسي بيجيت كا من إنسانية مز دروكا اويك تواو مناسباتي لسر ماديات منفعة وسود داني دياغا داني كومونيزم لداني ليبرال خراوتره جون مثلا من تاكيكي كردم نمسر زمينه كرد حزي بيبكا حزي بينكا من بشيك منم كرده برامبر بخلق كرد حسب بمسؤولية أكم لبر اويك محترم بمبو جامعي خم لبر اويك زكاة كردبونم بخلق خون داويت بويا بشيوي اوبن سورس تيم اوي زانستو گرانو تيگيشتنه بي فاليوي پولي اكسچنج فاليو بني مسري بيجم او آلغوري اكمو بمليون دولار ب2 مليون دولار اي خما خزمة كرد جيبو من تيري وجود من لناو كردا برجسته كاتو نشان اداد كمن برامبر بمردمي كبشيك لمردمه ما وظيفه مهس و برامبر بام كوملقا وام خلقه وظيفه انسانيه خوم وكردبون خوم او مبرو اصلا نشبو مهم نيه چه داوريه كن من كاتبو مهم ام كردا حزو من بكات كمن بول ام كردا اقرم بويا حزكم قسيبكم وحزي بيبكاتو ترشنكا ونار حد نويتو جاريكي تر من استخدام كاتو بموات التلفزيون كانيان بس انا تؤتك بحديدية كان روبروي بناوي روناق بير كرد روناق بير كرد وسا قحبة بو وسا قحبة وسا الدلال سركاتو كنا باكاكا سركاتو كنا ديمقراط سركاتو كنا يباجة سركاتو كنا بارتي سركاتو كنا يكيتي بعد أما بعنوان الدلصوزي والنخبية كرد أفروشيتو نا أما منافقية أما دقيقا إجيت تو عنصريك نيي كهدفت پرورده كردن قشانوا وخزمت كردن كومالغاي كرديوه چون تو إنساني وإحساس إنساني تس وكردانة تس تو اتفاقا هواسة تس دلا حج كسي كقدرت والدسيان نرنجيني تا بول وتوبا لذا نقطية كانون حركتي تو بولا تو دلالي تو قحبيكي خود افروشيتو وام قحبه خو فروشتنوا لجير ناوه حزو قشتي بكينو مالي كردان ريخينو امانه بحثيكي لكاتي كاتو اگر معلمه خاصيك وايتا بيرد دولنا اكردو شاگرد كانت نمري خاص بكرن بيرد دو اكردو شاگرد كان فير بون بيرد لو أنا أكردو شاگرد كانت تويان خوش كركوي بيرد لو أكردو شاگرد كانت قرانكارية أقلي بسر يانا هاتكا هاتكا
ام مقولاتي كمن بو ايوه بحثم كرد دیتان تەیە 10 ساڵە گوزەشتە من تەمامە ئەم هەیکەلانمە تەخریب کرد تەخریبم کردن لەبەرەوەی من ئەمزانی شەڕەکە وا لەکوێ و لەکوێشی ڕوبەڕووی بووینەوە مشکڵامانی کە کۆمونیستن چین مشکڵە ئەمانە ئەمەسە کە ڕۆحم معنەوی توهی بووگە هەم سەرمایەداری ئەم کارەکە هەم کۆمونیزم ئەم کارەکە لذا سندنەوەی ئینسانیەت لەلایەن دانەیە چەپ نەما کە گەرەکیسی بێژێ من ئینسانە ویگنێکم بەهرەکەشی ناکەم لە هەنگوی ناخۆم کە من فرە ئینسانم نا بە پێچەوانە تۆ ئینسان خەیری خەتەرناکێکی جینایەتکارێکی بالفتری بالقوەی تۆ نەتزانیگە بۆ بووگیتە ویگن چون ئەگەر بتزانیە بۆ بووگیتە ویگن ئەو جارە ئەم ڕەفتارە تەقلیدیە ئەحمەقانەتە ناکرد بە زوانە سوود و کاسبی قسەت ناکرد بە زوانە ئێکۆنۆمی قسەت ناکرد نەتەکرد اشتباه گەورەیە ئێوە تەشخیصە دەستگاهە ئیلاهیاتیتان بوو تاریخ تەزادە تەبەقاتی نییە هیچ وەخت نۆگە تاریخ شەڕە نێوانە دەسەڵاتداران وگە ئەمەی پێژن تاریخ و نووسیاگە هیچ تێ هەڵدریابێکی برسی لە هیچ کوێی تاریخ هیچ شۆڕشێکی نەکردگە کە خۆی منزوری بوو بێ و خۆی دروستی کرد بێ تاریخ ساتەکانە ترازانە تاریخ هیچ غایەتی تعقیب ناکات ئەما ئینسان غایەت تعقیبەکە پرپس تعقیبەکە هەر بۆ ئەمە ئەو جار تۆ ئیش بفامی بۆچی ئاسارە ئەدەبیە دنیا بڕێکەن لووتکەن کرۆکن تۆ ئیشێ داسایفسکی بەفەهمی قەهرەمانە داستانە داسایفسکی بەفەهمی لە داستانە براکانە کارامەزۆفا بەشە مفتشە ئەعزەم بەفەهمی ڕوبەڕووبوونەوەی شەیتان تەکە مەسیحا بەفەهمی وڕوبەڕووبوونەوەی مفتشە ئەعزەم و کاردیناڵە لە زهورە دووبارەیە مەسیحا بەفەهمی و دیالۆگێک ڕەد و بەدەڵ ئەکرێ لە ڕی ئیمیجینەیشن کردنە تەمەدونە یەهودی مەسیحیە تا بزانی ئەمانە گەرەکیانە چی لێی دەربێرن و بەرەو کوێ حرەکەت بکەن بۆ یوتوپیای مارکس محقق نەبوو یوتوپیای کۆمونیزم جامعەیە فاقد مالکیەت خصوصی و بێچین بۆ محقق ناوێ دلیلی وا لە خوێندنەوەی غەڵەت هیچ ئینسان دینمەدارێک سۆفی مەسلەکێک مەسیحیەک موسڵمانی خواپەرستێ بەهەشتی لەبەر حۆری سێکسکردن و مەسکردن نەگەرەکە بەڵکو لەبەر ژیانکردنە لە تەنیشت خوا گەرەکێسی ئەمنیەتە لە لای خوابوونی گەرەکە چون داستانە ئافرینش داستانە مەوجودێکە لە باغ عەدەنا کە لە بێخیاڵیە زندگیەکە سێکس فرەز خۆراک فرەز هەر چیشتە فرەز ئەی بۆ میوەیە مەعرفەتە خوا ئەی بۆ هوبوت ئەکا ئەی بۆ ئیستە من مەلەک بوودەم و فردەوسە بەرین جاویم بود کە ئادەماوە دەریندەی لە خراپە باودەم بۆ گەیەکی بڕواتەوە بۆ لای ئەو بۆ لای ئەو نەبوو باوەشە حۆری بۆ لای ئەو تۆ فکرە کرد کاوران منفعەتە حۆری گەرەکە مژدەی حۆری سەر زەمینە پێدا گویاند کەسان بەهێشت باهور خۆش است من میگویم کە ئاو بە ئەنگور خۆش است این نقد را بگیر و دەست از آن نسیه بردار آواز دهل شنیدن از دور خوش است یا رب تو کریمی و کریمی کرم است با طاعتم ار ببخشی آن نیست کرم با معصیتم ار ببخشی آن کرم است جا تو ئالەگرا ئەفامی کە تۆ ئینسانەکان هەروە کە داسایفسکی ئێژێتی ناتوانی بفامی ئەسەن تۆ نازانی دیاردەی ئینسان چییە یە مەوجودە بسیار پیچیدەیەکە دڵە دامەنی هەی دڵ گیروەردەی حەڵقەی دامەنی هەر کام مەوینی هەر ناکامەنی تو تاوکەی نەفکر سڵدای خامەنی لذا ئەو ڕۆحە ئسپریچواڵەتیە کە ئینسانیەت ممکن ئەکا ئەخلاق ممکن ئەکا پەردەی منفعەت تەڵەبی بەڵانسکردن
سود بخشي لبين أوا والروابط إنساني وبيوندي إنساني ممكن أكا تعزيز جهان إنساني ممكن بيت تو نلا سرمایه داريا ونلا كومونيزم نيست لذا حيج إنسان كومونيستيك لماني شعار بازه جي بازه هموسكشوال بازه ويجنه حيج برداشتك يعني وحيج خويا إنسانيك يعني مشت إنسان تقليدي تكفيري كل خو برتر بنداري حس إنسانية ديسانوا إيجاد التفرقة والجبهة الشر لمقابل خويا نداشتي خويا نكن تو يك كومونيست ناويني تشورت كان أخا حساو كتاونكا قيمتي نويت تماما ماني الدم لتشفدن تو لقرا فامي أمنا مبارزة حالي بوغا نتحقق مجدي جهاني كماركس لاقي ولا اشتباهي كاكلا إلهيات ماترياليست ديالكتيكيا كردگيسي بوي أو ممكن ناويت أمان موت تعتو بفهمي لم سرزمينة اتفاق ميمونك ومباركك لجيرنا ومبارزة اتفاقنا كوتجا مبارزة يعني جنگ يعني سركوتن وسركوتن ندوريان تو إيشي بتوانيت لجنگ سرب كوي بس تو كجركته مشكلة بدوزيتو مسأليتو آزادي لجنگ تيتدس إشي أبزاركاني آمادكي كرستكاني آمادكي والراستو خود درگير بي ماكياولي جي شركم رو إشي بيكي ناوي بيخيت سوها وبيكي بويا آخر زكو دوارة سر بخو شخص من للحظة أولو مستقيما تك دولة إيرانيا درگير بو استيجام قصانا اي كم بو آقاهي بمردم كردنيا بو دولة إيرانية وصحا من لتارانا تكيانا دس ويخم بو كيس بو دجمنان كرده بو حانقاني كالجيل ناو كرد لبرانبر إيموي سياغن تابزانن شركة شون خليك أتشيت برو وشون إيما خليكين هداية يكين برو أقلاعي وين وأما زانستي والا بشتا مبستو قستي والا بشتا تيجيشتني والا بشتا وسركوتن مسوغر أكري معجزن أكري جادون أكري كار أكري مبارزة أكري أما مبارزة بو من هيكلة إيوام شيوان أما مبارزة بو من نخد دروني مكتروتانم كرت أما مبارزة بو من جهان كرديم ري إيماجينيشن كرت مولودم كرت درم هاورد لزواني كاك إيوان أيزانن أما من بوم هيكلة دروزناني إيوام تقاند إيوان نرمان نويسن نشاعرن نإنسان كردين نرنسانس تان بيكري ندرك دروس تكتان هز أجر كتاو فصل جينيسيس نبيت باس قوتي وليولي وآشوري وكلدي ويهودي نكا لم سرزمين كاول چتي بناو باستان شناسيت بو دروس ناكن تا تاريخ كزايي بو تو دروس كن أمانا ناتو أنن بتو بيجن آغاز لكوي بو سرطا لكوي بو لفريكا يجن مجو بشر 12,000 سالة بشر نشتجيبو 12,000 سالي شو تاريخي هز أي برلو چكاروغا تو إشي لجيجي إكا سرطايك دس بيبكي وكو سرطايك قصية آفرينش أديان أوسا آغام ندوني يابي نأرز نسما نسر يابي لحظة آغازة لحظة دسبيكة تو إشي لحظة دسبيك لم علم دروسكي أم لحظة دسبيكة لكو دروسكي لتشيروك يك شاعري إيماجي كردقة هومير مهمة دانت مهمة شكسبير مهمة تا ليودوا كساني كمسلحن بدسكاه التفكر ومنطق اللوجيك لي بكيش ندروا سيستميكي جهانية يونيفرسالي لي بير ندروا سيستميكي كان لوجيكي لسردابنين وبش الزمان إلهياتيكي يا أسطوريكي يا ميتيكي لي دركيشن لذاتو فصل جينيسيس كتاو مقدسة أحد قديم
بدوشت بناوة كون ناسي وبديدي جديدة بناوة علم كون ناسي أخنجنيت أي خنجنيت چوناك تو گزارشێک نەدەی لە تاریخ تەمەدونێک ولذا تمام کاراکتەرەکانە فەسڵێکی نسیستێریتە دەرەوە دێ ئاغایان ئیدا بێ زەحمەت بزانم کامتان جەهانە کوردیتان تەسەور کردەگە تا ئێستا ئیدەیەکیش متەفەکر و فیلسوف دانیشن لەسەر خیاڵە شاعرانەی ئێوە دەستگاهە فکری بێرنە دەرەوە چۆنیەتی تەعامل بێرنە دەرەوە سیستەمە فکرکردنە ئینسانە کوردی بێرنە دەرەوە بەزر زێحنیان بێرنە دەرەوە تەمەدونە ئێرانی چیە تو خۆت بەشەی لە تەمەدونە ئێرانی ئەزانی چییە واقعاً تەمەدونە ئێرانی دەستگاهە ئەخلاقیەکەی دەستگاهە ئەخلاقی تۆس ڕوبەڕووبوونەوەکەی لەگەڵ جەهان ڕوبەڕووبوونەوەی تۆس سیستەمە فکریەکەی کە سیستەمە تەقیە و فریاگوزاریە تەکە سیستەمە کوردیەکەی تۆ کە کورد بێ ئەجەل ئەمرێت دوو ئینسانە جیاواز دروست ناکات دوو ڕوبەڕووبوونەوەی جیاواز تەکە جەهانە دروست ناکات بعد کاول تۆ چۆن چەسپیاویت و زەردوشتی بازی چۆن چەسپیاویت و ئەزیدائی بازی وەختی تۆ ئان مەسیرێک کە تەیید ئەکرد لە توانەوە خەسانەوە و لە بینچوون و خوەت بوو خۆ تام دەقیقە ئێمە زانیمان کە هیچێک لەم سەرزەمینە بەناوە مبارزەیە کە کوردی پێسەر بخەن دروست نەکریاگە لەم سەرزەمینە ئەوەی دروست کریاگە لە ڕاستای شاردنەوە تەقاندنەوە و لە بین بردنە کورد دروست کریاگە ئەوەی تێ ئێژێ من نوخبەم ئەوە نە بەهرە ئەوە نە خەلاقیەت کریتیڤیتییان نییە ئەسڵەن ڕەوەندە ئۆساکاریە ئۆساکاران غەرب تێ نەگەیگە ئەو ئەسڵەن نازانێت کتاوە نەقدە عەقڵە مەحزە کەنت سوورەتە ئەقڵانی کریاگ و سیستمی کریاگە کۆمێدی ئێلاهیە دانتەس ئەسڵ نازانێت بۆیە لەناو ئەم گشتە ئەنجومەنە ئەدەبی و شعری ئەوەی بۆ تو تەولیدیەکەن ئستفراقە یەک مشت ئینسانە مەعلوم الحاڵە کە نازانێت چی دەرەکە سەرە پەتە وجودی داگەسە دەسە ناوگەڵی هەوسارەکە ئەکێشێ بە ئەملاو ئەو لە عەسە نازانێت چی خەریکە خیاڵەکاتەوە چ جەهانی خەریکە دروستەکە چقۆ ئەباری چقۆ قزەڵقۆ چقۆ زەهرە مار کاورای کەر باسی چی بکەم باسی زەهرە مار بکە باسی قزەڵقۆرت کە ئەخە تۆ ئەزیزگیان تۆ هەنووز نەتفەهمیگە شێکسپیر بە زمانی ئینگلیسی چی کرد کە تۆ ئەمڕۆ لە جەهانە ئینتەرنەتە دەریچەیەکت بۆ ئەکرێتەوە ئاها دەگۆی زەمین بە زمانە ئیمپراتوریاییە ئینگلیسی تەکە یەکتریا ئەکەونە ئەرتباط گرتن ئەمان مەوت بۆ هەرچی گاڵە گوشادە دەم درێژە متوجهتان بکەم سەر بەرەندەی ئەم بازی ئێمەین چون بازیەکە ئەزانین و چون شەڕەکە ئەزانین تۆ لە توولە عمرتان نەزانیکتە جەنگ چییە شەڕ چییە تۆ لە توولە عمرتان نەزانیکتە مەعرفە چییە زانست چییە نەزانیکتە خەلاقیەت چییە ئافراندن چییە نەتزانیگە بۆیە ئەسڵەن نەتفەهمی کە ئستالین و ماۆ دوو کەڵە بلیمەت بوون کە ئەی بە مارکسیان دۆزیوە ئینسان بێخوا ئەمرێت خوای گەرەکە با تۆ ناوت نیا کیشە شەخسیەت باشە ئستالین کیشە شەخسیەتی بوو خەڵکەکە بۆ ئستالینیە پەرستی بۆی پەرسی خەڵکەکە بوو ڕەحبەرێکی قاتعی گەرەکە کە بە قەتعیەت و قسە بکات و ئەو بتوانێ بێژی قەڵای مەریوان پاڵمدا پێوە پاڵی پێوە بات دەستگا پرۆپاگاندایە غەرب تەفاوەت جیهانە کورەی شمالی و کورەی جنوبیت پێژێ دا بڕۆ ئامارە ئیجتیماعیە بخوێنەوە
لميزان شادبون مردم كوريا الشمالي تك مردم كوريا الجنوبية لميزان سلامة الروح والروان خانواده وبنماله لكوريا الشمالية ولا كوريا الجنوبية خودكشي خوكشي لكوريا الجنوبي بيدادك كوريا الجنوبية ليبرالية سرمايداري لكوريا الشمالية كيش شخصيته كيم جونغ أونا خلقك سالم ترى روحي سالم ترى مثالك تنبولي بم ايوه فكرة كان هركا لأوروبا دانيشتويتو جيان خوش و بول سوشيال و مالك قورو صحة و أماني بويد هسته بجيان كردن وشادية زندگي فرتره لكاتك آماري لكات جنگ سوريا هات درو خلقنا نو بيخوا لجيره بوشكي باروت بس بشار أسد و جنگ داخلياو پشيله نماو لناو شاراني خوان كچي هسته بجيان كردن وشور جيان كردن لناو خلق السورية لأعلى ترين درجة بو كس خودكشي نيا كرد لفنلاند و لاسكاندينافيا آمار خودكشي بيدادية كرد ايوه مانان فكرة كان زندگي ماديتان بتنها خوشبختانه كات فكرة كان چون بشر ناناسن على رقم ويقدم لأدبو للرومانو لتشيلوك نويسيو لم ترحات عدن اما ايوه حيج وقت ناتوانن كاركتري وكو راسكولنيكوف دروس كان حيج وقت چون درون خوتان بوشه امان موت متوجه بون دولة ايراني مجبورة امريكا روالتي بوغوري نغوري دولة ايراني وا اپاشي دي يكتري خاورميانه اپاشيت امشانو غريانه كرد كجراحي كان امريكا بنجاة دولة سيستم دولة ايران هاتكا رزقاريكا هرواكا بنجاو حفت كردي تو قركت نوي چون سر مشار ايما بردن مانا حلا كردن ونمان هيشت اوي مقصودي انا جيب كان بدي بيت قلم بسدار الدروس تشخيص دن من كسي بو متم دسيتي ندن قوت اخوار دسيتي دن دولة ايرانية روخي من كسي بو متم دولة ايراني ناتواني خوي بردوام كا كشي بنياديني هز اويتو الشر لبيني انا استور دور ده خريكا لبسو 4 ساعة أولية حملة إسرائيل قساكن لكودتاي حسن الروحاني تك حسن خمينيا لكودتاي أحمدي نجاد تك السرداران السبا وبرخا مني جيريا نيتواني مشتبه دابنيت لنما يشه زربه وشاندنه لسرانه سبا بازداران حجمه نيروي خارجي داگیر کاری سرویس های اطلاعاتی اطلاعات سپا مشکوکه وزارة اطلاعات مشكوكة جبهة بايداري وسياقة لمقابلة إصلاح طلبين وسياقة لمقابلة جبهة بايدارية كزنا روح تدواوا أمريكا غريكسي اختارن بيجي أتان كجم إشيم شخص قبول كان أو دولة الدس نشانده كأمانة دايقنين حيث وقت مستقر رابط إستي مسألة لحظية تنازان اگر تو ام شرایط تدخل قندويت ترازيا دولة ايراني تصوري شكيا من وتم علي خامنئي بو بموتكا نايت درو وتم موتكا بالغرا دوباره بروما وسر مسألة ماركس الهيات ماركس لمانيفست كومونيستا جملة اول اجي موتكية بسر اوروبا تي تو اروا شبه كومونيزمه هقل اجيت آگاهی چیه؟ گایسته هقل اجيت اما ايدس كمادة دروس اكا مادة نية كايدة دروس اكا والجهان واقل الجهان روحك او شبه هو ماركس اجيتي كأوش احزاريك لأدبيات آخر زمانية خامنئي بو بشبح توابو خامنئي تصويري روخيا خامنئي وجودي روخيا خامنئي وقتي خوي شهج كاربو خامنئي وهميان بيدا
تا ئەوانەی کە کار بەدەست بوون کارەکانە خۆیان بۆ نەڕێوە. دەوڵەتە ئێرانی ناسیۆنالیزمەکەی شکستی خوارد. ئێستا دێ چەپ هەیە بوون دوای مەوزعی هیریەکانە من مەوزە ئەگرن هەم لە مقابڵە دەوڵەتە ئێران هەم لە مقابڵە ئیسرائیل و ئەمریکا. دۆڕیان دێرە خێری دێرە. ئێوە نە ناسیۆنالیزمتان هەست، نە ساختارە تاریخی تەداومە تەمەدونیتان هەست. و تەمەدونە کوردان لەگەڵ تەمەدونە ئێرانیا ئاسمان تا زەمین فەرقەسی دژی یەکترین. ئێمە ئاومان یەک ئاش ناچێت، یا ئێوە ئێمە نابوو دەکەن یا ئێمە ئێوە نابوو دەکەین. ئاومانە یەک ئاش ناچێت. ئەواتەی یاران ئێمە دیوانین ئەواتەی یاران، هەنی مەگێڵین یەکێکە شاران تا زیندە کەرمێ ئاینە کوردان. ئێمە تەمەدونە ئاینە کوردانین و ئێوە تەمەدونە دۆڕیاگ جەعلیە ساختەیە منسوخە کار نەکەرە لەم سەرزەمینەنە و ئینسانەکانە ئێمەتان خراو کرد، سەرگەردان کرد. و چون تەمەدونە فەیکە ئێرانی تەلاشی لە نابودیە تەمەدونە واقعیە دەروونمەندگارە کوردیە تەزاد دائمی دروست ئەکات و ئەم تەزاد دائمیە ئەوێت و سەبەبە خەساندن نەئەتوانن نابودمان کەن، نەئەتوانن سەرکەون نابودیانەکەین. من ئەمانمە لە ئاخێزنامەی یەکە بە مفەسەڵی بەحس کردگە و ئەوەی کە ئاخێزنامەی یەکی خوێندوێتەوە تا ئیستا ئەزانێت اتفاقاتێک ئەڕواتە بەڕۆ ئێمە هەدایەتی ئەەکەین نە ئەوان. من ئەزانم ئەمان ئێشێ لە قەیرانە ساختاریە دەوڵەتە ئێران تێپەڕن، مەجبوریانم کرد بگەنە ئاخرین سەناریۆیە دەخاڵەتە خودە ئیاڵەتە متحدەی ئەمریکا و ئیسرائیل. ئەوە من بووم 7 ئۆکتۆبرم ناون یا ئۆکتۆبرە پایان، ئۆکتۆبرە ئاخەر، پەردەی ئاخەر. ئەوە من بووم بە هاتن ئەحمەد شەرع وتم دەسی پێکرد. نەتیجەی ئۆکتۆبرە پایان دەسی پێکرد. خاوەرە میانەی نەوین بە ئەحمەد شەرع، خاوەرە میانەی بێڕەوایەتە ناسیۆنالیستیە، دەوڵەتە قانونە ئەبەدیە. تمام دیبیتەکان موجودن. استشێژم ئەم لەحزەیە ترازانە. دەوڵەتە ئێرانی استقلالی نەما، ئوبوهەتی نەما. دەوڵەتە ئێرانی تەوانە تەسمیم گیری نییە. نێسی تەمامە کادرەکانی مۆرەدەدن، نازان داهاتویانەوێت و چی، خەریکن لە ئەم فەزا ئێستا ئایەندە دراوێشتە بکەن لە کۆمەڵی قسەی زد و نەقیز تا بیگێنن. منە فەزا ناسم ئاغایانە نامتعلقە کارمەندانە یەهودیە دەوڵەتە ئێرانی. حکوومەتە گوزارتان لە جمهوری ئیسلامی حکوومەتە شکەنەندەس. من ئەمەزانم بە حەیاتی نایەڵم لە تاران مستەقەر بوون، نایەڵم لە سەرزەمینە ئێمە دانیشن. ئەم ئاخیزە کوردانە بۆ ئازادی تارانە، بابزانی بۆ ئازادی تارانە. ئەوەی ئەبزار تەهیەکە، هێزە ئینسانی تەهیەکە، چەک و ئەسلحە تەهیەکە، پوڵ تەهیەکە لە حەزاتێکە کە من ئەمڕۆ لە دایک دروستیەکەم و دەری تێرم. تەمامەم لە حەزاتێک کە گشتی مۆرەدەدە نازانێت تەسمیم بگرێ. من بە قەتعیەت و ئێژم دەوڵەتە ئێرانی ئەگەر نەیگۆڕن ئەتەقێتەوە و ئیشی بیگۆڕن. لە گۆڕانەکەیشە من ئەیتەقێن مۆبیانە و ئاهادە کوردەوە قەومی کریا گوا لە پشتم. لەو لەحزە وا من خەریکم تەسویرەکە ئەشکێنم و شکاندنە تەسویرەکە نیشانەدەم. من بە جەهان سابەتی ئەەکەم تەمەدونە کوردان لە نەهایەتە خەلاقیەت و گەورەیە جەهانی متحیر کرد و ئەمە ئاخرین شۆڕش بوو. کەواتە ئەم هاش و هوش و فشە تێرنی و ئەیوەن حەیچە بنی بۆشە وانە مانگ و هەفتە
مانگو هەفتەکەش فکرەکەن استقرار پێیاکات دای ئەنێن با خاص بزانی ئێوە تەکە ئاخیزە کوردانە ڕوبەڕوون وتەکە فەرماندەهیە منە ڕوبەڕوون من ئەزانم سەر تاپای وجودتان پڕە لە باک پڕە لە دروزینی پڕە لە بێقودرەتی پڕە لە نفاق من ئەزانم ئێوە لە بهترین حاڵەتە دروستکردنە چهرەی خومینیە کەزایی لە ساڵە 57 تا ساڵە 61 فقط سعیتان کرد خومینی پاککەنەوە تا دیدارەکەی باهۆنەر و ڕجایی خومینی لێوتی تر بەهانەیەکتان نییە ئەوە یەکدەسم کرد و دامە دەستان تا ساڵە 61 یا 63 دروست لەبیرم نییە لەوەیشە تا ساڵە 70 ئێوە استقرارتان دروست کرد هەر مستەقەرنەوە بوون بە 8 ساڵ جەنگە نەمایشێتەکە سەدام حوسێنە تۆ فکرەکەی من تێڵم تۆ سوحالەتانان چەپڵە لێ بێژی ئۆخەی گوزارمان کرد تۆ و من هەروە تێڵم ئێوە بازیەکە بوون و تا ئەگرا هەدایەتم منی واتیە ئەوە عەلی خامنەی نەمهێشتە کوونەکە بێتە دەرەوە بۆ چون من نەموت عەلی خامنەی ئیسرائیلی کوژێ وتم عەلی خامنەی سەناریۆی مەرگە خۆی تەوجی کردگە گشت کەسێ ئامادەست عەلی خامنەی بمری هاتە دەرەوە هەر کەسێک کە قەستی بوێت و عەلی خامنەی مانعی وەی کوژەی خاتەمە لە ئیسرائیل عەلی خامنەی شەبەزانیت و منیش زانیم و من وتم 1% ئیمکانە ئەمە بە عەلی خامنەی نایەتە دەرەوە نەک لەبەرەوەی ئیسرائیلی کوژێ لەبەرەوەی ئەم ئاغا بە کارێکە کردی وتی گاف گەورەیەکی ئەمنیەتیمان واتیا ئیسرائیل ڕخنەی کردگەسە ناومان هیچ کەسیشی نەگرت لە سەرانە لەشکری کشوەری هیچ کەسێکی نەگرت لە ئیسلاح تەڵەبین ئەزدەم فەلەی بیانگرێ نەیگرتن تا بێژی ئەمانە هاوکارە ئیسرائیل بوون و ئەمریکا بوون ئیستە گشتی جاسووسە ئیسرائیلە بە خودە خامنەییەوە ئیستێژە کە ناتوانن پاشە کشە بکەنەوە چوون 50 دانە سەردارە سەرتیپە سپای پازدارانیان کوشتگە ئەشێ ئەم سناریۆ بچەسبن کە نەفوزە گەورەیان تێکریاگە لذا ئەوەی قەستی بووی عەلی خامنەی بکوژێ چون مەرگە خامنەی تەوەقع کرێ خەڵکەکە قبولی ئەکا و خەڵکەکە قبولی کردگە کار کێشەیە جێگەی مەکارەمە شیرازیان هاورد فتوا بە فتوای قتل نتانیاهو و دونالد ترامپ عەلی خامنەی لە کون نایەتە دەرەوە تەوا بوو ئەگەر تاگرا تێگەین ئەمە لەحزەیە ترازانێکە لە 10 ساڵە گوزەشتە من کارم بوو کرد حەچی سەگ و سوودکە کۆم کردو گەشتم لەبین برد ئێستا تەمەدونە کوردان لە مقابڵە تەمەدونە جودو کریستیانەتی تەمەدونە سەخیفە ئێرانیەت شیعەگەری وێسیاگە لەحزەیە ترازانیش ئەو لەحزەسەوە قەتعیەت دەبینەچێت وا توانە تەسمیم گیری نامێنێت وا نەڕە نەڕ ئەکەوی ئەلێ لاریجانیە ڕئیس مەجلیسە سابقتان دیگە چۆن لە نەڕە نەڕ کەوتگە بەحسە کودتاکە ڕەحیم سەفەویە سەردارە سابق و فەرماندەی سپای پاسدارانتان دیگە ڕیشەکانی تاشیگە سێتێخی کردگە لە نەڕە نەڕ کەوتگە ڕەحیم سەفەویە گەڕۆڵە کۆسە هەنێ تاڵەشویتی ئاوێزان کردو فەرماندەی سپای پاسداران و دوێکە خۆی داگەسە دەرەوە سێتێخەی کردگە بەچکە حیزە تو لە شیعەیە پاسدار سێتێخەی کردگە ئەژی گرێکیان و کودتامان وەسەرۆ بکەن نەتوانی ئەم فەزا شکیا تۆ و پەیمانە حەیدەری شکاندی بۆیە من بە قودرەتە تەمام و بە قەتعیەتە تەمام و تەمام ئەوانەی کێژندا و قسمەکردنەوەدا ئەمریکا حەملە نەکا من نێژم ئەمریکا گوو ئەخوا حەملە نەکا بیکە ئەمریکا کوڕە نەیکا ئێرانە تەقێتەوە ئەم وەزعیتە بەردەوام ناوێت کانونگە لە قودرەت یەکتری ئەدڕن ئەوێت و شەڕە ناوخۆ باتڵاقی وای ئیاڵەت متحدەی ئەمریکا و ئیسرائیلی تێکێشرێت ئەمە شەڕە نەجاتە جمهوری ئیسلامی و دەوڵەتە ئێران بوو دەوڵەتە ئێران نە جمهوری ئیسلامی و ئیسرائیل پس ئێوە دیتان تەنیا زاتە حەقیقی لەناو ئەم مەیدانە زاتە حەقیقی تەمەدونە کوردانە بازیەکەشی لە گشتیان شێوان دەگە
بازیەکە ئیستە داڕشتنەوەس با بزانن ها گوزارە لە جمهوری ئیسلامی 100% قەتعیە نەیکەنە تەقێتەوە داڕشتنەوەس لە داڕشتنەوەکە دەستمان نیاگەسە بینە قەخایەن ناتوانن شعارەکانیان دروشمەکانیان هاش و هوشکردنەکانیان درۆکانیان نایخوا ئێمە جەمعێکی قەستمەندە نخبەیە شۆڕشگێڕین فەزای فکری واوە دەسە ئێمەوە هەرچی لە تایف الحیل بکەن نایخوا هەرچی کڵاوبەرداری بکەن نایخوا و هەر ئێمە هێزە ملیۆنیە خەڵکە خۆمان بەسیجەکەین لە بەرامبەریانە لە ساتە وەختە ترازانێک کە ترازیاگە اقتدارێک کە نەماگە باوەڕ و ئەرزشە ئارمانێک نەبووگە و نەماگە نە ئیستە وەهمەکەیشی نەماگە کەواتە دیبەیتهای یەک لە دوای یەکێکە ئەکرێت هدایەتت جبهەیە جەنگە و لە جەنگێکی دەستەویەخەی تەمام عەیارە من نەویدندا لە مساحبەکەی زانیارتیوی ڕۆژانە ئەووەڵە شەڕە نەمایشی وتم زۆر گەشت بینم دەوڵەتە کوردان دێتە دی دەوڵەت یعنی دەسەڵات یعنی شکۆ بەخت و شانس دەوڵەتمان تلوعەکە بەختمان ئەقباڵمان گەورەیمان ئەگەڕێتەوە بۆمان و ئەیگەڕێنینەوە بۆمان بۆ خۆمان کەواتە من لەگرا ئێعلامەکەم بە احتماڵ فرە مەکان و زەمانەکەی مشەخەس ئەکەین و تاریخەکەی شێدەین ئەم هەفتە لە شارە کۆڵنە ئاڵمانە کۆنفرانسێکی سەراسەری زەرورەتە تەرحە ئەرتەشە کوردان بەشداریکردنە تەمامە ئاحادە مردمانە ئەم سەرزەمینە ئەوەی خۆی بە ئینسانە کوردی ئەزانێت چه خاتوونە کورد بێ چه کڵە پیاوە کورد بێ خۆی بە ساحێوە ئەقلانیەت و قەست ئەزانێ خۆی بە بەشی لە تەمەدن کوردان ئەزانێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاخێزە گشتی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حیزب نییە ئاخێز تەلیعەیە تەمەدن کوردانە منیش سرفەن جسمە مادیە یەک ئینسان نیم کوردێکی خدمەتگوزاری تەمەدنی کوردانم بە پێچەوانەی تەمامە دەرکە فاسدە دنیایە غەربی ساختە تەمەدن کوردان لە نمود و حرەکەتیە ئەو گەورەیە ئەنوێنێت بەشداریکردن بۆ عمومە خەڵکە کورد ئەرکە وەزیفەس و بەشداری بکەن هەر کەسێک ئەتوانێ نەزەرێک بدات و سخەنڕان بێت ئەتوانێت لە تەنیشتە منە لە ئێرائێ بەحس شرکەت بکە خۆ دەرخەن لەحزەیە خۆ دەرخستنە بە زهور بگەن مۆمنتە گەورەیە تاریخە خولقەندمان بە زهور بگەن و هاوکات لە بەشەکانە تر ئەم جەهانە ئەو کۆنفرانسە بەڕێوە ئەچێت تا لە لەحزەی قەیرانە ڕوبەڕووی ئەوزاع بووینەوە بەردەوامی خۆمان ممکن کەین ئیدارەی خۆمان ممکن کەین داڕشتنەوەی بکەین لە کۆمەڵگا و تەمەدن کوردان بۆ ڕوبەڕووبوونەوە لە ساتەکانە کێس و ئاشۆی ئایندە لای ئێوە خۆش